بە دڵنیاییەوە دیارە ڕەنج لەگەڵ دەستپێکی ساڵی نێەوە هاوکات دامەزراندنی دەستگای میدیای کورسات کە پێ دێنێتە ساڵێکی نوێی تەمەنیەوە و کۆمەڵێک بەرگە و بابەت و بەرنامەی نوێ ئامادەکراوە کە پێشکەش بە بینەران بکرێت. ئەمڕۆ هەر لە ستودیۆی بەیانی کورساتنی زە ساڵیادی دامەزراندنی کورسادا بەرزانکەریم ئامادەکار و پێشکەشکار لەگەڵمان ئامادەیە باز لە پلانەکانی ساڵی داهاتووی کورسات دەکا بۆمان. کاک بەرزان بە خێراتی. بەیانی باش کاک بەرزان. بەیانتان باش کاک ڕەنج میهرەبان خان. سپاس بۆ میوانداریتان. بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە سەرتامە پیرۆزبای ساڵی نوێ لە تەواوی گەلی کوردستان بکەم بە هیوای ساڵی 2022 ساڵی کۆتایی هاتنی قەیران و نەهامەتیەکان بێ و ساڵێکی خۆش بەڕێ بکەین. هاوکات پیرۆزبایی ساڵادی دامەزاننی کورساتی خۆشەویستەکەم لە هەموو گەلی کورد و لە هەموو کارمەندان و لە هەموو هاوڕێیانمان لێرە بۆ هیوای لە ساڵی تازە بتوانین بە پلان و بە دنیابینی تازەوە بەردەوامی لە کارەکان. کاک بەرزان با هەر یەکسەر لەو بابەتەوە دەست پێ بکەم تۆ لە ماوەی ڕابردووە سەرقاڵی ئامادەکردنی دیکۆمنتاریەک بووی لەسەر کەناڵی کورسات. حەزەکەم بزانم ئەو دیکۆمنتاریە چی لە خۆگرتووە ئەو کەسانی قسەیان کردووە لێ چیان و تۆ لەسەر کورسات هەموویمان پێمەڵێ چکازام عرض نەکراوەزارە بەس حەزەکەم هەر شێوەیەکی گشتی بڵێ. دیارە ئەو بەرنامەیەک ئێمە ئامادەمان کردووە لەسەر ڕێی خەڵکەوە بە تایبەتی ڕێی کەسایەتە دیارەکان لە نێو بوارە جیاوازەکان سەر و استراتیژ و پلانانی کە کورسات هەر لە دامەزراندنیەوە کاری لەسەر کرد و دیارە هەمومان نزانین دەستگای میدیای کورساتی شەکەل و دەستگایانی کە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بۆ کۆمەڵێک ئامانج و مەبەستی دیاریکراوی دروست بووە کۆمەڵێک پلان و استراتیژی نەتەوەیی و فەرهەنگی و ئەدەبی و کللتوری گەورەی هەبوو کارکردن بۆ کوردستانی گەورە بۆ هەر چوار پارچەی کوردستان کۆمەڵێک استراتیژ کە کورسات هەر لە سەرتاوە کاری لەسەر کردووە یەکەمیان کە کورسات بە بەردەوام مساومەی لەسەر نەکرۆ بەردەوام بۆ لەسەری بابەتی نەتەوایەتیە کورسات کەناڵی هەر چوار پارچەی کوردستانە و کورساتی شەکە لەو کەناڵانی کە هەواڵێکی قامیشلۆ هەواڵێکی ئامەد و هەواڵێکی هەڵەبجە و هەواڵێکی هەر شارێکی تری کوردستان و یەک نقلەکەەوە لە ڕووی کللتوری و گرنگی بە هەموو پارچەکانی کوردستانداوە بۆ ئێمە لەسەر استراتیژەتی کورسات قسەمان کردووە لە بواری نەتەوایەتی کە دیارەوە بنەمای دروستبوونی کەناڵی کورساتە هەر لە سەرتەوە دواتر کورسات یەکێکی تر لە ئامانجە سەرەکیەکانی دیارە خزمەتکردنە بە هونەر بە کللتور بە ئەدەب و بە ڕۆشنگەری کە دیارە کورسات هەر لە سەرەتای دامەزاندنیەوە ئەم شتە زۆر بەزەقی کاری لەسەر کردووەوە هەمیشە بەڵندگۆی هونەرمەندان و نووسەران و ئەدیبانی کورد بووەوە خاوەنی سەدان سەعات ئەرشیفی گەورەی لە هونەرمەندانی گەورەی کورد لە نووسەران لە هەموو ویشانی کە پاڵپشتیوانی کردەوە بۆ ئەتوانین بڵێن ئێستا کورسات خاوەنی ئەرشیفێکە کە ئەتوانین و کۆرشیپێکی نەتەوەی سەیری بکەین دەیان ساعت چاپێکوتین لەگەڵ هونەرمەندانی گەورەی ئەم نەتەوەی کراوە لەگەڵ نووسەران لەگەڵ ئەدیبان کە ئێستا بەداخەوە زۆربیان لە ژیانە نەماون بەڵام کارەکانیان لە کورسات ئەرشیف کراوە دواتر گرنگیدان بە هونەر و بە سینەما کامەکارێکی وە خەتێکی ڕئیسی کارکردنی کورسات بووە هەر لە سەرەتای دامەزانی لە ڕێگەی چەندین بەرنامە و چەندین ئیش و بە تایبەتی لە بواری دراما کە کورسات یەکێک لە پایەکانی ئیشکردنی گرنگیدان بۆ بە درامای خۆماڵی و چەندین درامای خۆماڵ و شاکاری گەورەی لە بوارە پێشکەشی بە کوردستان کردووە سەرڕای هەموو ئەو قەیران و ئاسنگانی کە دیارە هەمووان نەزانین لە بەردەم کەناڵەکە بووە و دواتر گرنگیدان بە مەساهیل یا بە بابەتەکانی ژنان گەنجان لاوان بابەتە کۆمەڵایەتیەکان کە ئەمە لە بەرنامە ڕۆژانەکان بە بەردەوامی بینین کورسات گرنگی بە هەموو ئەم چین و توێژانی ناو کۆمەڵداوەوە کەسیانی پشتگوێ نەخستووە بەرنامەکە تقریبا مەشێوەیەکی گشتی لەو بارەوەیە بەڵام کۆمەڵێک کەسایەتیمان دوانەوە کە بەڕاستی من خۆمەک و کارمەندێکی کورسات کە گوێم لە قسەکانی ئەوانە بوو هەستم بە شانازیەکە کرد کە من لە دەستگایەکی شەکەم کە ئەم کەسایەتیە گەورانە بەو شێوەیە کورسا دەبینن بەڵێ و یعنی قسەکانی شەڵای ئێوارە لە بەرنامەکە ئەیبین بە کورتی بۆ چوونی هاوڵاتیان چۆنە تایبەت بە بەرگە و بابەت و تاوی ئەو کارە میدیایانی کە کورسات پێشکەشی ئەکات دیارە ئەم شتە بەڕاستی دوولایەنەیە ئەوەی کە ئێمە ئێستا بینین شتێکی پێوترێت سۆشەڵ میدیا و سۆشەڵ میدیا هەمومان نەزانین لە ئێستا بۆی ئەوەی کە هیچ سانسۆرێکی لەسەر نییەوە فەوزایە هەموو شتێکی تێکرێەوە هەموو شتێکی تیادا ئەنرێ بۆیە کورسات استراتیژ و پلانی خۆی هەیە و هیچ کاتێک بەپێی سۆشەڵ میدیا ناڕوا بڕێەوە و دوای قەرەباڵخی سۆشەڵ میدیا نەکەوتووە کورسات هەمیشە یەکێک لەوانەی کە ئاستی بینەرەکانی بەرزکاتەوە بۆ لای خۆی نەک خۆی دابەزێنێ بۆ ئاستی بینەر و بینەر یعنی
هەموو کەناڵێک هەموو دەستگایە گەبێ ئایدیایە و استراتیژێکی خۆی هی بکار بۆ ئەو استراتیژە بکە و تۆ بەڕاستی ئەوە ڕاز نییە کە بینەر هەشتێکی ویست و زۆرینە هەشتێکی ویست و بۆی حازر بکەیت و بیدەیت کە ئەمە بەڕاستیەوەی کە ئێستا لە سوشال میدیای بینین لەو فەوزای سوشال میدیا ئێستا ئەوەیە کورسات لەسەر استراتیژ و پلانی خۆی هەیە و هیچ کاتێک نایەوێ لەو ئاستی خۆی بێنێتە خوارەوە بۆ کۆمەڵێک بابەت هەرچەنە ڕاستی ئێمە استراتیژەکەمان و پلانەکەمان بۆ شێوەیە بەڵام کورسات هەمیشە بە دنیابینی تازە بە بیرکردنەوەیەکی کوردستانیانە هەموو ساڵێک خۆی نوێ کاتەوە بۆ شێوەیە سێری بارودۆخەکانەکە بەڵام قەت مساومە لەسەر استراتیژ و ئامانجانەمان ناکەین کە هەر لە سەرتاوە کەناڵەکەی بۆ بنیاد نراوە. کاک بەرزان ئەگەر کاتێک کەسێک بڵین فکری بەرنمەیەک پرۆپۆزەڵی بەرنمەیەک ئەهێنێ بۆ کورسات و ئەوێ لێرە ئەو بەرنمەیە تا ڕادەیەک جێبەجێ بکە یاخود بێ بە بەرنمەیەک لێرە پێشکەش بکرێ. ئەو پێوەرانە چین کە کورسات دیاری کردو بۆی کە لە وەرگرتنی بەرنمەکان لە وەرگرتنی پرۆپۆزەڵ و فکری بەرنمەکانە جێبەجێ بکە. بەڵێ جارێ من لە کەناڵی کورسات هەروکو باسم کرد استراتیژمان هەیە و پلانمان هەیە و بەرنمەیە کێدە و پرۆپۆزەڵی کێت ئەگەر بە گوێرەیە و پلانە بێت کە کورساتێتی بە گوێرە و استراتیژانە بێ و دژی هیچ کام لە پلانەکانی کورسات نەبێت لە استراتیژەکانی کورسات نەبێت بۆ نمونە بابەتەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ بەها کۆمەڵاتیەکانی کوردەواریە بگونجێ لە ڕووی نەتەوایەتیەوە لەگەڵ بەهانەتەوایەتیەکانی ئێمە بگونجێ لە ڕووی کوالیتی و هونەریەوە لە ئاستێکی بەرزابێ ئێمە هیچ کێشەیەکمان نیە ئێمە بە تایبەتیانی لەگەڵ هونەرمەندان بۆ مەسلەی کلیپ بۆ مەسلەی بەرنامە بۆ مەسلەی میوانداری ژین دایمەن کورسات ئەوەی نەخوێنێتەوە ئێمە زۆر جار لێ هەر لەو بەرنمەیە ینی زۆر کەس قسەی کردووەکانە من لە ڕووی فکری و بیر و بۆچوونەوە ینی لە 1970 لە جیاوازم لە بیر و بۆچوونی سیاسی باگراوەندی کورسات بەڵام لە گەرمەی ململانەکانە من بەرنامەم هەبووە لە کورسات منیان داوت کردو قسەم کردووە و ئێمە لە ڕووی فکری و بیر و بۆچوونەوە هیچ کاتێک با بڵێن سانسۆرمان لەسەر هیچ کەسێک نییە و هەموو کەسێکی هاتوۆتە کورسات و قسەی خۆی کردو بەڵام هەر شتێک دژی بەهانەتەوایەتیەکان و بەها کۆمەڵاتیەکانمان بێ بەڕاستی ئێمە هی کۆمەڵگەی کوردەواری ئێمە لە دژی ئەوەی باشە کاک بەرزان دیارە هەر وەک دیارە و ڕوونە کورسات خزمەتی باشی گەیاندووە بە بینەران لە ڕووی بەرنامە و ئەو کارانی کە دەیکات بۆ ساڵی داهاتوو پلان و پرۆژە چێ چ گۆڕانکاریەک دەکەن و چۆن زیاتر خزمەت بە بینەران دەکەن. بەڵێ دیارە کورسات ساڵانە وەرزی نوێی هەیە و خۆی نوێ کاتۆ لە ڕووی بەرنمەکان و لە ڕووی دیکۆر و لە ڕووی ناوەڕۆکەوە بۆم ساڵش کۆمەڵێک پلانی تایبەت هەیە کە کورسات زیاتر با بڵێن پەلە هاوێژێ بۆ پارچەکانی تری کوردستان ئێمە لە ساڵی داهاتوو بەرنامەمانە بێت لە ڕۆژهەڵاتی نیشتیمان کە بەرنامەی دۆکۆمەنتاریە و بەرنامی بەسەرکردنەوەی هونەرمەندانە بە شێوەیەکی چڕپڕ کورسات لە ڕۆژهەڵاتی ئیشەکە و بە هەمان شێوە لە باکوور بەرنامەمانە بێ و تیمی کورسات ماوەیەکی زۆرە لەوێنەوە کاریان کردووەوە لە داهاتوو بەرنامەکانی بینین کە گرنگی بە باکوورە درێ لێرە لە باشوور کۆمەڵێک بەرنامە و پلانی تازەمان هەیە بۆ بەرنامەی نوێ هەر لە ڕووی بەرنامەی هونەری لە بەرنامەی پێشبڕکێ لە بەرنامەی کۆمەڵایەتی ئەو بەرنامانیشی کە ئێستا هەیە هەمویان گۆڕانکاریان بەسەرایەت و نوێ ئەکرێنەوە لە ڕووی ناوەڕۆک و دیکۆر و هەموو شتەکانیانەوە و کورسات لە ساڵی داهاتوو کورساتێکی جیاوازە بێ و پلان و بەرنامەی باشمانە بێ ئینشاڵڵا هیوادارین هەموومان لاستی چاوەڕوانی بینەران نبین چکە بەڕاستی کورسات کەناڵێکی بەرپرسە و واقع بینانە کۆمەڵگی خۆمانە خوێنێت و هەر لەبەرەوە شەکە بینەرەکانی بەردەوام داوای زیاتری لێکن بۆیە دامە چاویان لەسەرێتی وە زۆر جارە شتانی کە لە کورسات دەڕوا بینەر زۆرتر قسەی لەسەرەکە ئەگەر لە کەناڵێکی تر بڕۆلانێ زۆر گوێی ناتێ بەڵام کە لە کورسات دەڕوا حسابی بۆکرێ بۆ ئێمەش حساب بۆ بینەرەکانی خۆمانەکەین و ئینشەڵڵا ساڵی داهاتوو کورساتێکی جیاوازە بێت. دەستخۆش کاک بەرزان بێگومان من پرسیارێکی بچووکمێ تۆش بە کورتی وەڵامم بەرەوە کاک بەرزان بەرنامەیە بێت لە ساڵی داهاتوو من لە بەرنامەدا نەبڕاوم ئێستا شەر بەرنامەم هەیە بەڵام وەکو پێشکەشکار لێستا خۆم بەرنامەی پۆرتریتم هەبوو لە ساڵی پێشوو ئێستا بەرنامەکانم زیاتر شقڵێکی دۆکۆمنتیان هەیە خۆم تیای دەرناکەم بەڵام بەردەوابم ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو با بزانین پلانی کورسات چۆنێ. دەستخۆش بۆ بەرزانکەریم لە بەشی بەرنامەکانی کەناڵی کورسات یا دەستگای میدیایی کورسات بەخێر بێ سەرچاو ماندوومان کردی بەخێر سەرچاوانە دەستان خۆش.